جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە ئێمە و بینەران. دەلامیشە سڵاتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست. زۆر خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەرانەوە هاتوینێتەوە خزمەتتان. هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەروەک ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند پرسیار و نامەی ئێوەی ئازیزیش لە خۆ دەگرێت کە لە درێژەی بەرنامەکەماندا حتمما پێشکەشتان دەکرێت. پێشوەی کە بەرنامەکان دەست پێ بکەین بچین ناوبڕێک ببینین دواتر دێنەوە خزمەتتان. فەرموو. چاوان هەروەک ئاگاداری مەرگی گوماناوی ڕئیسی واژمارێکی تر لە بەرپرسانی حکوومەتی هەروەها جێگەی باسی گەرمی نێو میدیا و کۆڕ و کۆمەڵەکانە بە ڕۆژدامە دەیان بینین. گەرمی ئەم باسە بۆ ئەوە ناگەڕێتەوە کە لە ناوچوونی ڕئیسی کاریگەری جدی لەسەر سیاسەتەکانی کۆماری ئیسلامی دادەنێ. تقریبا هەموو کەسێک کە دۆخەکە هەڵدەسەنگێنێ لەسەر ئەو باوەڕن کە ڕئیسی کارێک نەبووە. بەڵام ئەم ڕووداوە
لە هەلومەرجێکی تایبەتدا ڕوویان داوە کە دەتوانێت کاریگەری لەسەر داهاتووی کۆماری ئیسلامی دانێ. جگەلەوە ئەوەی کە باسەکەی گەرم کردووە قبول نەکردنی ڕەوایەتی ڕسمی کۆماری ئیسلامیەکە بەنیازە بە ڕووداوێک وەک تەسادفێکی چاوەڕوان نەکراو پەروەندەکە ببەسێ کەچی گومان زۆرە لەسەر چۆنیەتی ڕووداوەکە و هێشتا پرسیار زۆرەکە لە خۆیدا دەگەڕێتەوە سەر هەمان هەلومەرجێک کە کۆماری ئیسلامی ئێستا تێدایە. بەڵێ ئەمیر وایە لەم دوایەشدا بینەرانمان لە بواری جیاجیادا لە بەنامە پێشووتر و هەر باسمان کردووە لە بواری جیاجیادا هەر لەسەر ئەم بابەتە نامە و پەیامیان بۆ ناردوین کە لە بەرنامەی پێشوو هەروەها بەرنامەی هەفتەیەماندا تێدەکۆشین بەشێکی بگوازینەوە و بیخەینە بەردیدی بینەرانمان. ئەمیر بەڵام پێم باشە سەرەتا ڕاگەیاندنی بنەماڵی دادخوازانی کوردستانەوە دەست پێ بکەین. زۆر باشە. ئەوان ئەواتە بنەماڵی دادخوازان لە بەیاننامەیەکدا جەختیان کردووە کە نابێ مەرگی ڕئیسی ببێتە هۆی دامرکانەوەی ئاگری خەبات لە پێناو بەدیهاتنی داخوازیەکانیان. لەو ئەو بەیاننامەشدا هاتووە کە پێویستە دادخوازانی دەیە و دادخوازانی شۆڕشی ژینا یەکگرتووانە بۆ بەدیهێنانی ویست و داواکاریەکانیان کە یەکێک لەوانە بریتیە لە هێنانی بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ سەرمێزی مەحاکمێکی عەداڵانە تێکۆشانی خۆیان چڕچڕکەنەوە. ئەم هەڵوێست و ڕێنمایی یەکسانە لەگەڵ هەڵوێستی ڕێکخراوی مافی مرۆڤی لێبوردنی نێونەتەوەی بە جیاوازیەکی زۆر گرنگە. ئەویش ئەوەیەکە داوای ڕێکخراوی مافی مرۆڤ بریتیە لە خاوەن دەسەڵاتەکانی جیهانی ئەمڕۆ، بەڵام داوای دادخوازانی کوردستان جەماوەری ئازادی خواز و خاوەن دەسەڵاتەکانی سبەی نییە. بڵێ ئەو دادخوازانەی کە لە بنەڕەتدا پشبەستون بە خەبات و خۆراگری دایکانی داغدار و بوێر پێویستە بە بەشێک لە بزوتنەوەی ژنان هەژمار بکرێن. ئەوان دوای مەرگی ڕئیسی بە لێدوانی بوێرانە و ئاشکرا دژ بە ناوبرا و شاندەکەی یاوەری نیشانیاندا کە یەکێکن لە هێما درەوشاوەکانی زیندوی شۆڕشی ژینە. ئەم دادخوازانە سەرەڕای هەڕەشەی توندی کاربەدەستانی قەزایی و ئەمنیەتی بە ئاشکرا هێرشیان کردوێتە سەر ڕئیسی و ئاغاکەی واتە خامنەئی وابتویانە کە نەخۆی و نەدام و دەستگاکەی زۆر دەوام ناهێنن. ئەم وڕێی خەباتکارانەیە جارێکی تر بەڕوونی دەریخست کە سەرجەم هەوڵەکانی ڕژیم بۆ زاڵکردنی ترس و تۆقاندن لەگەڵ شکست بەرەو ڕووەتەوە. دادخوازانی کوردستان جگە لە نیشاندانی بوێری کە تۆ باست کرد بۆ پەڕی وشیاری سیاسیەوە قامکیان خسوەتە سەر خاڵێکی لاوازی بنەڕەتی بزوتنەوەی دادخوازی کە بریتیە لە پرش و بڵاوی و نایەکگرتووی. ئەوان سەرجەم داخوازانی دەیە شەست و ناڕزایەتیەکانی زستانی 96 و پاییزی 98 و شۆڕشی ژینایان لە سەرتاسەری ئێران بانکێش کردووەکە لە پێناو بەدیهێنانی ویست و داواکاریەکانیاندا بە شێوەیەکی یەکگرتووانە خەبات بکەن. ئەم بانگەوازە لە بارودۆخی ئێستادا یەک ڕێزی و ڕێکخراوبوونی بزوستنەوە کۆمەڵایەتی و خەباتکارەکان دەکات کە بە پێویستێکی خێرا و هەنووکەی. ئەم بابەتەش پێکهاتنی ئەڵتەرناتیڤی جەماوەری و لە خوارەوە لە هەمیشە بەهێزتر دەکات. لەسەر ئەم بەستێنە پێویستە لەسەر پێویستی یەکڕێزی و لە یەک نزیک بوونەوەی هەرچی زیاتری بزوستنەوە ئازادی خواز و یەکسانی خواز و عەداڵەت خوازەکان جەخت بکرێتەوە. بڵێ هەر لە پەیوەندی لەگەڵ مەرگی ڕئیسی کە ئێستا باسمان کرد کاک فەرهاد لە سنەوە نامەیەکی کورتی بۆ نردوین و نووسیوێتی دەسەڵاتی سیاسی کۆماری ئیسلامی کە دەکرێت لەمە بەدووە بە بەیتی ڕێیبەری بیناسین چون ئەم بەیتە بڕیاردەری هەموو شتێکە بەنیازە نەقسی فەنی هێلیکۆپتەریان یان نالەباری کەش و هەوا یان هەر شتێکی تر لەم چەشنەکە لەخۆ دەگرێت بە ناوی تەسادفی چاوەڕوان نەکراو بکات بە ڕەوایەتی مەرگی زۆر گوماناوی و ڕئیسی و ئەوانی تر. کاک فەرهاد هەروەها دەڵێ منیش بەنیازم لەسەر ئەم ڕەوایەتە یعنی بە تەسادف ناساندنی ڕووداوەکە چەند پرسیار بکەم. ئەگەر وابێ ینی ڕووداوێکی چاوەڕوان نەکراو بوو بێ ئایا نابێ ئومەتی حیزبوڵڵا هەر ئەوانەوە فرمێسکیان بۆ هەڵدەوەراندن و لە سنگی خۆیان ئەدا پرسیار بکەن دەی ئەو هەموو دۆعا و حەدیسە کاریگەریەکی لەکوێدایە کاریگەریەکەی مەگەر ناڵێن بە ئیزنی خودا نەبێ گەڵایەک لەدار بەرنابێتەوە. بەڕاستی چ شتێک بۆ خوداوەند دەیتوانی لە پاراستنی حکوومەتێک کە لە زمانی ئەو قسە دەکات ئەحکامی ئەو جێدەخات گرنگتر بێت.
دەی بۆ نەیپاراستن تۆ بڵێ خوددا لەم حکوومەتە ڕازی بێت بڵێ ئەمریکا کۆرات لە دامەیدا ئەنووسێ هەر ئەم ئومەتە نابێ پرسیار بکەن ئەمانە ینی پارێزەرانی حکوومەتی ئیسلامی کە دانەدانە هەڵدەوەڕێن ئایا ئەوە ناگەێنێ کە تەنانەت خۆدایش لەم دەسەڵاتە ڕاستی نییە دەسەڵاتێک کە پێکاتەکەی لەسەر درۆفری و گەندەڵی بێمافی و کوشتن و ئەزیەت و ئازاردانی هەمان ئومەت دامەزراوە بەڕاستی دەبێت پرسیار بکەن مەگەر خۆدا نێدەتوانی ڕایانگرێت تا گەیشتن بە لووتکەکەیان ببینێن بۆچی خوددا ئاوا بەپەلە ئەم نیعمەتە بۆ حکوومەتەکەی خۆی لەسەر عەرز سەندووە لەوانەیە بڵین شاید هی ئەوە بێ کە ئەم ئومەتە قەدری ئەم کەسانە و ئەم دەسەڵاتیان نەزانی بۆیەوە بە باشزانی کە یەکە بیان باتەوە تا ئومەت سزا بدات دێ ئەگەر وابێ خوددا بۆ سزادانی زۆرتری ئومەتێک کە گۆیان ناسپاسە بۆچی خامنەی نەبرد بڵێ ئایا نابێ پرسیار بکەن کە ئەم حکوومەتە ئیلاهیە کە ئێستا حکمی خوددا دەکات بۆ دەبێت ئەم هەموو ئابڕوبەریە بخڵقێنێکە نە ئومەت و نە تەنانەت خودداش لیان ڕازی نەبێ کابوو دەبینین کە ڕەوایەتی تەسادفیش ناتوانێت یارمەتیدەری دەسەڵاتی ئیسلامی بێت کاکفەراد لە کۆتاییدا دەڵێ ویستم ئەوە نیشان بدەم کە ئەم ڕووداوە هیچ لێکدانەوەیەکی بەسووت بۆ حکوومەت لە خۆ ناگرێت و هەر چۆنێک لی بڕوانین جگە لە تێکچوون و شکست هیچی تری بەدواوە نییە بۆ حکوومەتێکی دش بە مرۆڤایەتی کۆماری ئیسلامی ئەویش زیاد بکەم کە بە بڕوای من ینی ئەوە کاکفەرهاد دێڵێ بڕوای من ئەو کەسانە کە لەم ماوەدا کە حکوومەت کەشوهەوایەکی ئیحساسی بۆ قوڵقاندن تا گرفتەکانی ژیانیان لەبیر بکەن باشتەوابوونی ئەم کەشە ئیحساسیە لەگەڵ هەمان گیر و گرفتی ژیان ڕوبەڕوو دەبنەوە و بەوە دەگەن کە سەرچاوەی هەموو گرفتەکانیان ئەم حکوومەتە و دەسەڵاتی ئاینیە لەم کۆمەڵگایەدا با بچین ناوبڕێک بینن دێنەوە خزمەتان شنای بسوز و تاو دام و بهار بفریداگیر کاری وڵاتە کەم باوە کەم باو من ژیلەمە ژیلەوەی دوایە زاران ئەوێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان
سوای باو کوژراو فرمێز کەڕژێنێ بەتەسا من بە سوستێ لاوەستینام باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم کی و تەنان لا بندێنم هەموو گیانە دەهاژێنم من ڕووناکی ئاسۆژینێم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان. ئەمیر بە چینە سەر بابەتەکانمان لە نێو نزیکانی خۆمەینیدا جگە لە عەلی خامنەیی ڕێبەری ئێستای کۆماری ئیسلامی هیچ کەسێکی دیکە لە دەسەڵاتدا نەماوە. هەندێک وەک ئیبراهیم ڕەیسی و پێش ئەوەش هاشمی ڕەفسەنجانی کە بە شێوەیەکی گوماناوی لە ناوچوون، هەندێکی دیکە وەک حەسەن ڕۆحانی و مهدی کەڕوبی و عەلی ئەکبەر ویلایەتی و ئەحمەد جەنەتی چوونەتە پەراوێزی گۆڕەپانی سیاسی. ئەمە سەرەتای نامەی هاوڕێپرشنگە کە لە سەقزەوە بۆی ناردوین و ئێدامەی ئەدات کە پێشاتەکانی ئێستا بۆ خەڵکی ئێران زۆر گرنگن. بە مەرگی ڕەیسی و بەسەڵاتچووی و نەخۆشی خامنەیی سەردەمی ئەو نەوەیە کە بناغەکانی کۆماری ئیسلامی ئێرانی دانا بەرەو کۆتایی دەڕوات و ئەو پرسیارە دێتە ئاراوەکە ئایندەی کۆماری ئیسلامی ئێران چی بەسەردێ؟ بڵێ بە لە بەرچاوگرتنی بوونی دەستە و باندی ئالۆز کە لە چەندین شۆڕایی و ناوەندی بڕیاردان کۆبوونەتەوە ئەگەرچی پێشبینی ئایندەی کۆماری ئیسلامی ئێران و تێگەیشتن لە پێشهاتەکانی ئەم وڵاتە زۆر ئاسان نییە، بەڵام ڕووداوی کوشتن یان کوژرانی ڕەیسی و هاتنە دەستوری هەڵبژاردننی سەرۆک کۆمار تا ڕادەیەک دەکرێت بەعزە پێشهاتەیەک لە بەرچاو گیردرێت. چون سەرۆک کۆماری داهاتوو دەتوانێت تا ڕادەیەکی بەرچاو پێشهاتی سیاسی کۆماری ئیسلامی ئێران دەربخات. تێداچوونی ڕەیسی بە هەر هۆیە کە نزیکەی ساڵ و نیوێک لە خولی سەرۆکایەتیەکەیدا مابوو و پێدەچوو بۆ 4 ساڵی دووەمیش لە پۆستەکەدا دانرێتەوە، هاوکات بوو لەگەڵ ڕووداوە گەورەکان لە ناوچەکە و هەروەها لە ناوخۆی ئێران بۆیە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەگەرچی بە لە بەرچاوگرتنی شێوەی دەسەڵات لە ئێران گرنگ نییە، بەڵام لە بارودۆخێکی تایبەتیدا بەڕێوە دەچێت کە بابەتەکە گرنگتر دەکاتەوە. بڵێ گرنگی دام و دەستگای سەرۆک کۆماری لە تاسیر و کاریگەریەکیدا نییە، بەڵکو ئەم دامەزراوەی وەک ئاوێنەیە گوایەکە ڕنگدانەوەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە. هاوڕێ پرشنگ لە ئێدامەدا دەڵێت هەر خولێکی سەرۆکایەتی گزارش لە سروشتی سیاسەتەکانی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران کردووە. ماوەی سەرۆکایەتی حەسەن ڕۆحانی سەرۆکی میانماڕۆ هەوکات بوو لەگەڵ خۆناغی ئاشتەوایی لەگەڵ ئەمریکا و ئامادەبوونی ئۆباما لە کۆشکی سپی بۆ جۆرێک لە سازان. لە کاتێکدا ئیبراهیم ڕەیسی لەگەڵ دەستپێکردنی خۆناغی دوژمنایەتی لەگەڵ ئەمریکا و بڕیارەکانی ترامپ بۆ کشانەوەی لەو فشاری ئابووری و سیاسیە بۆ سەر ئێران، ئێستا پرسیارێک دێتە پێشەوە کە سەرۆک کۆماری داهاتووی ئێران کێیە و کۆماری ئیسلامی لە داهاتوودا چ سیاسەتێک پێڕۆ دەکات؟ ئایا بەردەوام دەبێت لە سیاسەتەکانی تا ئێستا چ لە ئاستی دەرەوە چ لە ئاستی ناوخۆ کە دیارە پێویستی بەدانانی کۆنەپەرستێکی دیکە لە چەشنی ڕەیسی دەبێت، یان بۆ قەنەعەتە گەیشتووە کە بۆ مانەوەی دەسەڵاتی ڕێگا بۆ گۆڕێ و بە شوێنەی ئاوردانەوەیەک لە سیاسەتەکانی تا ئێستای بکاتەوە. ئەو کات کەسێکی تر کە بە کەڵکی ئەم سیاسەتە بێ دادەنێ کە ئەمەیان تقریباً مەحاڵە. بڵێ بەڵام یەک گرفتی گەورە لەسەر ڕێگای نەقشی سیاسی کۆماری ئیسلامی بۆ داهاتوویە ئەویش خەڵکە. خەڵکێک کە پاش هەوراز و نشێوی زۆر ئێستا هاتوونەتە سەر ئەو باوەڕە کە کۆماری ئیسلامی ئیسلاح نابێ و تەنیا ڕێگای لە گۆڕنانیەتی. دانیکەم لە 10 ساڵی ڕابردوودا تا ئێستا لە بزوتنەوەکانی ناوخۆی ئێران دەست بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم گوتارە جێگرتووە کەوابوو ئەگەر کۆماری ئیسلامی گەرەکی بێ هەر لەسەر هەمان سیاسەتی تا ئێستای بەردەوام بێ کە بۆ خۆیان وا دەڵێن ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە سەرنجام کۆتایی بە دەسەڵاتی دێنێ و ئەگەر بیهەوێ لەو دەرفەتە کەڵک وەرگێ و
لە ترسی ئەم بزوتنەوە و بۆ دامرکاندنی ڕێگای بگۆڕێ کە باسم کرد تقریبان زۆر دوورە. ئەو کاتیش ئەگەری سەرهەڵدانی بزوتنەوەی جەماوەری ئەگەرێکی زۆر جددیە. ئەوان ئەزمموی هەموو حکوومەتە دیکتاتۆرەکانیان هەیە و دەزانن کە سیاسەتی دەرهای باس دەورانیشا پاش بیستنی سدای ئینقلاب بە ڕووخانی کۆتایی هات. دەرهەر حاڵ لە هیچ لایەکەوە ڕێگای دەرباز بوون بۆ کۆماری ئیسلامی چاوەڕوان ناکرێت. ئێستا تەنیا نانی ئەوە دەخوات کە ئەم بزوتنەوەیە خۆی ڕێک نەخستووە و هێشتا شکل و قوارەیەکی سراسەری نیە و هێشتا گوتاری هاوبەشی بۆ داهاتوو نیە. با بچین دووارە ناوبڕێک ببینین دێنەوە دووبارە بابەتەکان دەست پێ دەکەین. فەرموو. شوان شونالان روجان روما هم بجاري نشتمانم ومن يداو هاور وخود بمكان ونزري ولاتي جوانم ومن يداو هاور وخود بمكان ونزري ولاتي جوانم نشتمان لخما آقرم داي لخسا وما تما آقرم داي جانبي ملحرم آقرم داي جانبي ملحرم آقرم داي نشتمان لخما آقرم داي لخسا وما تما آقرم داي جانبي ملحرم آقرم داي جانبي ملحرم آقرم داي جان پر لجان جان وبيصاريج باركو ليلى خمها لشانم جان پر لجان جان وبيصاريج باركو ليلى خمها لشانم قتيل من زمدار كريل من شودين پر لاخو داخل جيانم قتيل من زمدار كريل من شودين پر لاخو داخل جيانم نيكاي خوش وتار آقرم داي جینای کردوار آگرم دای سری نای نزدار آگرم دای سری نای نزدار آگرم دای دالگ ستار آگرم دای کیوانوی هجار آگرم دای نوید و پایدار آگرم دای نوید و پایدار آگرم دای قردل سنزياي مقر جانجين اوينا ايمان اشتمانا قردل سنزياي مقر جانجين اوينا ايمان اشتمانا بيفر يا رسيش واوات رسيم رزقار بيون لايق اشتمانا بيفر يا رسيش واوات رسيم رزقار بيون بانان اشتمانا آخر جم موجود اي بساتا دوای شەوسیە ڕۆژ هەڵاتە قەزای ئەو پیشمەرگەی وڵاتە قەزای ئەو پیشمەرگەی وڵاتە ئاخ ئاگرم دای یادە و ئەمان ئاگرم دای ڕیگەی داڵاهوو لە وەرم نای ڕیگەی داڵاهوو لە وەرم نای ئاگرم دای کاک مختار لە ژاوەڕەوە نامێکی کورتی بۆ ناردووی نووسیویەتی ئەوە ماوەیە کە مێدیای کۆماری ئیسلامی دەست بەکار بوون بۆ گەرمکردنی بازاڕی بێڕەونەقی گاڵتەجاڕی هەڵبژاردننی سەرۆکۆمار کە دوای مەرگی ڕئیسی هاتووەتە دەستورەوە.
دیارە دەبێ وا بکەن تا لەم کەش و هەوا کەڵگوەرگرن و ئابڕۆی لە دەستچوویان لە هەڵبژاردەکانی پێش و قەرەبوو بکەنەوە. دوای نمایشی ماتەمینی و دوای هاتنی ژمارەیەک لە نوێنەرانی وڵاتان بۆ تاران و دوای ناردنی پەیامی سەرخۆشی ژمارەی تریان، ئێستا کۆماری ئیسلامی پێویستی بە نمایشێکی تری قدرەت هەیە، قدرەت لە بەرابەر بە خەڵک. هەر بۆیە مێدیاکان دەست بەکار بوون و بە شێوازی جۆر بەجۆر گەرەکیانە سەرنجی خەڵک بۆ ئەم نمایشە ڕاکێشن و بیان کێشنەپای سندوقی دەنگدان. هەر ئێستاوە باسی ڕقابەتی بوونی هەڵبژاردن دەکەن. ژمارەیەک موری سوساوی بەناو ئیسلاحخواز دێنە مەیدان و گۆیە ئینشاءڵڵا دۆخەکە دەگۆڕدرێت و جۆرێک لە ئومێدواری درۆینە سازەکەن. بەڵێ کاک موختار هەروەها نووسیوێتی بە تەنیا لێکۆڵەرە سیاسیەکان نین، تەنانەت کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەڕوونی و بە ئاشکرا دەڵێن کە سیاسەتەکانی ناوخۆ و دەرەوەی گۆڕانی بەسەردا نایەت. ڕاستی ژەکەن لە ناوخۆ گوشاری ئابووری هەروە بەردەوامە و ژیانی خەڵک بە ناخۆشی تێپەڕ دەبێت. سیاسەتی سەرکوت هەروە بەردەوامە و ڕۆژ نییە هەواڵی گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک بڵاو نەبێتەوە. شەڕ لەسەر شقامەکان دژ بە ژنان و لاوانی یاخی بوو لەستەم هەروە ئیدامەی هەیە. بە تازایی ماشەڵڵا کەرەمی باوکی محەممەد کەرەمی لە شۆڕشی ژینادا کە کوشتیان بە 6 ساڵ زیندان حکم درراوە چون جەرگی سوتاوە و هاواری کردووە. ژینا مدەڕس گورجی چالاکوانی بواری مافیژنان لە کوردستان کە تەنیا دژی سوکایەتی و بێ مافیژنان چالاکی کردووە سەرجەم بە 21 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە. بەپێی راپۆرتی لێبوردنی نێونەتەوەی 3 لەسەر 4 ئیعدامەکان لە ئاستی جیهاندا لە ئێران بەڕێوە چووە. لە دەرەوە و سیاسەتی پڕچەکردنی هێزە نیابەتیەکان و پەرەدان بە نائەمنی لە وڵاتانی ناوچەکە درێژەی هەیە کەوا بوو ئەگەر دەسەڵات بۆ خۆیان ئەو جۆری کە بۆ خۆیان ئێژن گۆڕانکاری لە ئارادانیا و بەکردەوە هەمان دەکەن کە تا ئێستا کردویانە خەڵک چۆن بە کام پاساو بچن بۆ دەنگدان. بە بڕوام گاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئیدامەی هەمان گاڵتەجاری تا ئێستایان دەبێت و خەڵک بەگشتی هەمان وەڵامیان دەبێت کە لەم هەڵبژاردننی دوایی دابوویانە. ئەمە نیشاندانی هێزی مقاومەت بەرابەر بە هێزی پەلامار بۆ سەر ژن ژیان ئازادیە. رشم حيراني كيفك بليلي
مردم وای وای عاشق وهوزانا از خوينم ليلي از عاشق ليلي كشكادين واي واي از معشوق ليلي زريادين واي واي كيفوكم ليلي 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 كيفوك اسبي من واي واي للسربانة وبنبانا وقت تيرك العزمانة ازبوري ملي عاشق ليلي كشكار وندي ما واي واي اسمع شقي ليلي زريا وندي ما خديو کاگە ئیرەج لە وەرمێوە نامەیەکی بۆ ناردوین ئەمیر نووسیویەتی دوای مەرگی ڕئیسی و ژمارەی تر لە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە کۆتنە خوارەوە هێلیکۆپتەر خامنەی 5 ڕۆژ ماتەمینی گشتی ڕاگەیاند و دەستگا پەیوەندیدارەکان کە لەم بارەوە بە ئەزمونن کۆتنە خۆ تا ئیسفادە لەو دەرفەتە بکەن بۆ قایمکردنی جێگە و پێگەی دەسەڵاتی سیاسی. ئەم ماتەمینی کە ڕێکخراو بوو و دەکرێت وەک ماتەمینی حکوومەتی ناوی لێبەرین ئەم خاڵانەی خوارەوەی مەبەست بوو کە باسی یەکەمیان شاردنەوە و لەبیرکردنەوەی هەموو ئەو ئەگەر و ئەمایانە کە بوو بەهۆی ئەم ڕووداوە و پەردەپۆشی ناکارایی سیستمی دەسەڵات. دووهەم با گەڕانەوە بۆ بنەماکانی ئاین بەهێزکردنی گوتاری ئاینی کە پاڵپشتی دەسەڵاتی لە ئێرانە. سێم هەوڵدان بۆ پێکێنانی هاوپشتی لە نێو لایەنگرانی دەسەڵات. چوارەم کۆنترۆڵکردنی فەزای سیاسی و کۆمەڵایەتی. لەم نمایشە حکوومەتیە ئیستفادەی کرد تا کەشوهەوای سەرکوت لە بیر نەکرێ نمونەی بەرچاوی هەڕەشەکردن لە ڕۆژنامەنووسان کە پرسیاریان لە سەر ڕووداوەکە دەهێنایە گۆڕێ. پێنجەم بە جوڵاندنی ئەحساساتی هێنانی خەڵک بۆ سەرشەقام نمایشێک لە هێزی دەسەڵات بخاتە بەرچاو. خامنەی لە کۆبوونەوە لەگەڵ بنەماڵەیە تیاچوان وتی کاتێک خەڵک ئاوا لە شەهیدان ڕێز دەگرن مانای پشتیوانیکردنیان لە دروشمەکانی ئینقلابی ئیسلامی. جگەلەوە بە سازماندانی هاتنی ژمارەك لە نوێنەرانی وڵاتان هەوڵیدا تا ئەم هێزە زۆرتر بە نمایش دەربێنێ. ئەم نمایشە بە تایبەت لە بربەرەکانیکردن لەگەڵ نێرانی سیاسی دەتوانێت بەکاری بێ. حوتەم جێخستنی شێوازێک لە چۆنیەتی ژیان کە جلوبەرگی ڕەش، حجاب، گوێڕایەڵبوون بە ڕێبەر، تەسبێح و ئەنگوسیلە و گریان و سەرجەم بەرگرتن بە بۆچوونی بۆشایی لە دەسەڵات. بەڵێ کاگ ئیرەج لە کۆتاییدا نووسیوەتی بدەڵێ لەم ماوەدا کۆماری ئیسلامی لە ڕێگای میدیای خۆیەوە هەوڵیدا تا ئەم مەبەستانە بپێکێ. بە بڕوای من ئەگەر بۆ ماوەیەکی کورت بتوانێت لە کەشوهەوای نیگەرانی لەنێو بەشێک لە خەڵک ئیسفادە بکات لە درێژ ماوەدا ناتوانێت مەبەستەکانی خۆی بپێکێ. بۆچی؟ چون لە ڕاستیدا نیگەرانی بەشی زۆری هەمان خەڵک کە هاتبوونە سەر شەقام نیگەرانی لە ناوچوونی ڕیسی نەبوو بەڵکو نیگەرانی لە داهاتوی خۆیان بوو نیگەرانی ئەوەی کە چ دەبێ و چی دەکرێت. کۆماری ئیسلامیش ئەمە دەزانێت هەر بۆیە بە سازماندانی ماتەمینی تێکۆشا تا ئەم نیگەرانیە بەلای خۆیدا بکشێنێتەوە وانیشان بدات کە کۆماری ئیسلامی بەهێزە و دەسەڵاتەکەی تووشی گرفت نەبووە. بەڵام هەروەک باسم کرد ئەمە کورتماوەیە. جگەلەوە هەمان خەڵک پاش تێپەڕبوونی ئەم ڕۆژانە دەزانن کە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە تاڵانکردنی ژیانیان لە بێمافکردنیان هەروە بەردەوام بێت.
ئەمیر نامەیەکی ترمان بۆ هاتووە هاوڕێی نیگار لە نامەیەکدا نووسیویەتی بەڕاستی لەم دنیا پێشەوانەیە هەموو شتێک پێشەوانەیە. مەرگی قاتڵێک لەلایەن دەوڵەتەکانی کە خۆیان بە دیموکرات پێناسە دەکەن و خۆیان بە پارێزەری مافی مرۆڤ دەزانن، مەرگی کەسێک کە سەراسەری ژیانی ژێرپێنانی دیموکراسی و مافی مرۆڤ بووە ڕێز لێ دەگیرێت. نمونەی بەرچاوی ئەمریکایە. نمونونەکەی ڕاگررتنی 1 دقە بێدەنگی لە ڕێکخراوی نەتەوای گرتوەکانە. بەڕاستی دنیای ئەمڕۆ ژێردەسەڵاتی سەرمایه‌داری ئەوەندەکە لەگەڵ خوێن و جنایەتێکەڵە کە تەنانەت ئەیتر بە پێویستی نازانن ڕەواڵەتی زاهری خۆیان بپارێزن و ڕوون و ئاشکرا دەڵێن ئێمە چاومان لە قازانج و بەرژەوەندی سرمایەیە. دیموکراسی و مافی مرۆڤ تەنیا ئامرازی پاراستنی ئەم قازانج و بەرژەوەندیەیە. بۆیە ئەمڕۆ قازانجی سەرمایە لەوەدایەکە قاتڵی هەزاران ئینسان کە جۆرێکی تر بیریان دەکردەوە گرتن و ئەزیەت و ئازاردانیان تیرۆری نەیارانی سیاسی بەدەست ئەم حکوومەتەوە پشتگوێ بخەن و ڕێز لە کەسێک بگرن کە لانی کەم لە ئێران دەستی باڵای بووە لە جنایەت خۆڵقاندن دژی مافی مرۆڤ. بڵێ ئەلبەت نەتەنیا ئەمریکا و سازمانی ملل، رووسیا، چین، فەڕەنسە و ژاپۆن و عەرەبستان و ئانیتر، بەڵام نابێ هیچ چاوەڕوانیەکمان لە دەوڵەتانی سەرمایه‌داری دنیای ئەمڕۆ بێ. ئەوانە هەموو ئەو کارە دەکەن کە بۆی دروستکراون نانی پێدەخۆن، نانێک کە لەگەڵ خوێن و جنایەت دژ بە ئینسان ژێرپێنانی ماف و کەرامەتی ئینسان دەپارێزرێ. تەنیا هەر ئەوەندە جارێکی تر بەڕوونی و ئاشکرا دەری خستکە دەسەڵاتدارانی دنیای ئەمڕۆ چەندە دوورن و چەندە نامۆن لەگەڵ دروشمی دیموکراسی و مافی مرۆڤ. هەروە جارێکی تر و بەڕوونی دەرکەوت چ ناکارامەیە ئەو سیاسەتە کە ئێستاش چاڕوانی لەم وڵاتانە دەکات کە پاڵپشتیان بن بۆ دامەزراندنی دیموکراسی لە ئێران و چەند سیاسەتێکی بێسەمەرە کە ئەم چاوەڕوانیەی خۆیان دەگوازنەوە بۆ ناوجەماوەر کە ئەوانیش چاوەڕوان ڕاگرن تا بیانکەن بە قوربانی هەمان سیستم بەڵام بە ناونیشانی ترەوە. دەرکەوت کە هیچ دەسەڵاتێک جگە لە قازانج و بەرژەوەندی سەرمایەکەی خۆی بە شتێکی تر بیر نەکاتەوە و سەرنجام دەرکەوت کە جگە بە هێزکردنی خۆ، پشبەستن بە هێزی خۆ و سلماندنی دەسەڵاتی خۆ ڕێگایەکی تر بۆ ڕزگارینی. بڵێ ئێستا زۆر ئاشکرایەکە بێدەنگی ئەم دەسەڵاتدارانە بەرامبەر بە قەتڵ و ئامی هەزاران ئینسان لە ساڵی 1367 هەتاوی کە ڕئیسی یەکێک لە بەڕێوەبەرانی بووە لەسەر بێئاگایی لەم جنایەتە نەبووە. ئەو کات بە ئەنقەز بێدەنگ بوو تا بێدەنگی ئەمڕۆیان بەرامبەر بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی دژ بە ژن، دژ بە ژیان و دژ بە ئازادی لەژێر ناوی ڕەوابەتەی دیپلۆماتیک بشارنەوە و ڕێز لە یەکێک لە جنایەتکارانی ئەم دەسەڵاتە بگرن. چۆن هەروەک باست کرد قازانجی ئەمڕۆیان لەم بێدەنگیە بەرامبەر بەم هەموو جنایەتە. بەڵام خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی شۆڕژگیری کوردستان کە 45 ساڵە جنایەتەکانی کۆماری ئیسلامی ئازاری داون، جەرگی سووتاندون، ماڵی وێران کردوون، قەت ئەم شانۆگەریە فەرامۆژ ناکەن. درێژە بە خەبات و تێکۆشانی خۆیان ئەدەن بۆ کۆکردنەوەی ڕیزەکانی خۆیان بۆ لە گۆڕنانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. بەڵێ چاوان پێشوی کە بچین ناوبڕێک ببینن، هەر لەم پەیوەندیەدا کوێستان لە بۆکانەوە پامێکی کورتی بۆ نردوین و نووسویەتی مەرگی ڕئیسی هاوکات بوو لەگەڵ هاتنە گۆڕێ ئەگەری گرتنی نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل و ڕێبەرانی حەماس لەلایەن دیوانی لاهەوە بە جورمی جنایەتی دژ بە بەشەریەت. کوێستان دەڵێ بیستومە بە هاتنە گۆڕێ ئەم ئەگەرە جنابی نەتانیاهۆ تووڕە بووە و هاواری کردووە کە ئێوە چۆن دەتوانن ئیسرائیلی دموکرات لەگەڵ گروپێکی تەروریست وەکو حەماس بەراورد بکەن. هەر دوای ئەوە بیستم کە جنابی بایدن وتی ئەوەی وا لە غەزە و ڕەفاح ڕوویان داوە جێنۆسایدکردن نییەوە ئیسرائیل هێشتا لە خەتی سووری ئەمریکا تێنەپەڕیوە. ئەمە ڕواڵەتی واقعی دەسەڵاتدارانی دنیای ئەمڕۆیە بەرامبەر بە ئینسان و ئینسانیەت. بەڵام با پرسیار بکەین قەتڵ و ئامکردنی خەڵکی فلستین تاکەی دەبێ ئیدامێ بێ؟ چەند هەزار ئینسانی تر دەبێ بن بە خەڵوز و ویان لە برسا بمرن تا بەها دموکراتیکەکانی دنیای ئەمڕۆ لە ڕۆژاوای دموکرات وەخەبەر بێ. کەسانی دموکرات وەک ناتانیاهۆ کەم نین، خامنەئی یەکێک لەوانەیە. ئەمانە هەموویان ئەندامی یەک یانن، یعنی دژایەتی لەگەڵ ئینسان و مافی ئینسانیەت. کارنامەکان وەکو یەک وایە، تەنیا جیاوازی و دژایەتیکردنیان لەگەڵ یەک لەوەدایە کە کامیان دەسەڵاتی زۆرتری بێ بۆ غارەتی سەروەت و سامان لە وڵات و لە ناوچەکە.
لەبیرمان نەچێ یەکێکی تر لە دموکراتەکانی دنیای ئەمڕۆ ڕئیسی بووکە دەستوری قەچڵی هەزاران کەسی لە ساڵی 1360 هەتاوی لە کارنامەکەیدا بوو. ئەم هەزاران کەسە تەنیا تاوانیان ئەو بوو کە جۆرێکی تر بیریان دەکردەوە، جۆرێکی تر بیرکردنەوە لە باشگای دموکراتیکەکانی دنیای ئەمڕۆ ینی مەرگ. بەڵێ زۆر سپاس لەم هاوڕێیانەوە، سپاس بۆ هاوڕێ کوێستان بۆ نامە کورتی کەنادی. چی ناوڕێک بینین دواتر بینەوە بابەتەکان دەست بکەین.
با درێژە بە نامەکان بزەین وە بۆمان هاتووە لە نامەی ئەم نامەمانە کاک قاسم لە سەردەشتەوە بۆی نردوین و پرسیاری لێکردوین هەموو جارێک باس لەوە دەکرێتکە ناوچەکە بە گشتی و ئێران بە تایبەتی لە بەردەم ئاڵ و گۆڕدایە ئەمە ڕاستە بەڵام من بە بەشحاڵی خۆم نابینم کە هێزی چەپ و سۆسیالیست لە ساحەی سیاسی ئێران و تەنانەت کوردستانیش هەنگاوی جدی بنێ بۆ وەڵامدانەوە بەم لێکدانەوەی خۆی مەبەستم کۆدەنگیەکە کە بتوانێت کاریگەری لەسەر پێشهاتە سیاسیەکاندا هەبێ بۆچی وایە؟ بەڵێ زۆر سپاس لە بەڕێزە کاک خاسم کە لە سەردەشتەوە ئەم پرسیارەی نردووە ئەوەی ئەم زەرورەتەی هێناوەتە ئاراوەکە لە قسەکانی توێژدا بوو زەرورەتێکی کۆمەڵایەتیە بۆ ئەوە دەڵێن چون لە ساحەی سیاسی ئێراندا مەیلی چەپ ئەگەرچی لە حیزب و لایەنی سیاسی خۆیدا ڕێکخراونیە بەڵام بوونی واقعیەتێکی حاشا هەڵنەگرە هەرەوەندە کافیە چاو لە دروشمەکانی دژی چەپی کۆماری ئیسلامی وە بەرەی ڕاست لە ئۆپۆزیسیۆن بکەین تا ئەم ڕاستیە دەرکەوێت دیارە کۆمەلگای چینایەتی وەک ئێران مەیل و بۆچوونی سیاسی و کۆمەڵایەتی تریش هەن و چالاکی خۆیان ئەکەن و تەئسیر و کاریگەری خۆشیان هەیە بەرنامە و پلانی خۆیان بۆ ئێستا و داهاتوو هەیە بەڵام لە ناوەڕۆکی بربەرەکانی ئەمڕۆ لە ئێران ناکرێ و نابێن نەکۆڵی لە هێزی چەپی کۆمەڵایەتی بکرێن ئێوە چاو لێ بکەن ئێستا ڕۆژ نییە هەواڵی ئێتراز و ناڕزاتی کرێکاران مامۆستایان ژنان خوێندکاران لاوان دژبەستەم و نابەرابەری و بێمافی نەبیستی ئەم ئێترازاتە هەروەک باسمان کرد ئەگەرچی لە حیزب و لایەنی سیاسی چەپ کۆ نەکراوەتەوە بەڵام ناوەڕۆکی داواکاریەکان دەچنە خانەی مەیلی چەپی کۆمەلگا کە بیر لە گۆڕانی دۆخەکە دەکەن هەر ئەمەش بۆ تەجێگای نیگەرانی لایەنی ڕاست کە ئەڵبەت ڕێکخراوترە و بەهێزتر و ئیمکاناتی زۆرترە حەز بۆ ناکەن ئەم شۆڕشە درێژخان بێ نیگەرانن کە لە ئیدامەی خۆیدا ئەم مەیلە کۆمەڵایەتیە خۆی ڕێک بخاتە و هێزی گۆڕان وەک ئالتەرناتیڤ بێتە ساحەی سیاسیەوە هەر بۆیە پەیتا ئالتەرناتیڤ و منشور دەردەکەن تا بڵێن ئێمە هەین و خەڵک لە چاوەڕوانیدا ڕاکرێت بڵێ لەسەر ئەم زەرورەتە کۆمەڵایەتیە پێویستە کە هێزی چەپ و سۆسیالیست هەنگاو بنێ بۆ وەڵامدانەوە بە ویست و داواکاری ئەم مەیلە کۆمەڵایەتیە چون مەترسی ئەوە هەیە کە هێزی ڕاست بە ئیمکاناتێک کە هەیەی بتوانێت بەدیلی خۆی داسەپێنێ بەڵام بۆچی تا ئێستا کارێکی بەرچاو نەکراوە ئەلبەت کار کراوە و هەوڵدراوە و هەروایش بەردەوامە بەڵام لە ئاستی چاوەڕوانکراودا نەبووە دەبێ بزانین بۆ وایە هەمووی ئێمە دەزانین کاتێک دەتوانین بە ئێرادێکی بەهێز کارێک دەست پێ بکەین کە هەڵەکان بناسین داپۆشینی هەڵە بە هەر بیانوێک دەستپێکی هەڵەیەکی ترە ئەوەی ڕاستی بێ هێزی سیاسی و ڕێکخراوی چەپ لە ئێران تا ئێستا نەیتوانیوە خۆی لەگەڵ ئەو ڕۆتە کۆمەڵایەتیە گرێ بدات دیارە باسی دەکات بەڵام هێشتا لێ دوورە نایناسێ زبانی نازانێ تا ڕادەیەک لەگەڵ فەرهەنگی بێگانەیە بۆیە سرە ڕای ڕێزدانان بۆ زەحمەتەکانیان بەداخەوە هێشتا لە مەیلی چەپی کۆمەڵایەتی دوورن لە ئەوە حاڵەتێکدا کۆکردنەوەی ئەم هێزانە لە دۆری یەک و دانانی مەنشور و پلاتفۆرم چارەساز نییە هەروەک تا ئێستا نەبووە ئەوەی کە چەند ڕێکخراوی سیاسی چاپ لە دۆری یەک کۆببنەوە وەڵامی ئەو پرسیارەیە کە قاسم ناداتەوە دەبێت چی بکەین؟ بڵێ بە بڕوای ئێمە دەبێت چەپ بەخۆیدا بچێتەوە و وەڵامی ئەم پرسیارە بداتەوە کە بۆچی نەیتوانی لەگەڵ ئەو ڕۆتە کۆمەڵایەتیە پەیوەندی بەرچاو بگرێت دیارە خۆکار زۆرن بەڵام سەرەکی ترینی دەتوانین ئاماژەوە بکەین بەوە بکەین کە دوای تێکچوونی سیستمی بەناو سۆسیالیزمی مەوجود دوو ڕوانگە بۆ لێکدانەوەی ئەم تێکچوونە هاتە ئاراوە یەکێکیان ئینکاری شکست بوو بەڵام ئەوەی تریان قبولی شکستی سۆسیالیزمی مەوجود بوو ئەوەی وا ئینکاری دەکرد بە بووچوونێکی سادە لە دیالکتیکی مێژوو دەڕوانێ گویا بە حکمی مێژوو ئێمە سەرکەوتوین لەسەر باوەڕی سەرکەوتنی نهایی و بەرحەقبوونی خۆیان پێداگریان نەکرد هیچ گۆڕانکاریەکیان وەرنەگرت نووسان بەم حکمە مێژوویە بەڵام نیانتوانی لەگەڵ گۆڕانکاریەکان لە سیاست و استراتیژی و فەرهەنگی سیاسی و شێوازی کار خۆیان بگۆڕن هەر شتێک ڕوویدا بە ئەوان هەر سەرکەوتوو بوون یان ویان بیر دەکردەوە پرسیاریان نەبوو ڕووی خۆشیان بە پرسیار نیشان نەدەدا و هەموو شتێک وەک خۆی ئیدامە دەدراوە ئەوەی وا ڕووی دەدا بە پیلانی ئیمپریالیزم و خیانەت بە چینی کرێکار هەڵیان سەنگاند بەشێکی ترکە شکستیان قبول بوو بەڵام قبولی شکست بە مانای هەڵسانەوەیە
لای هەمویان وانە بوو و بەشێکیان بۆچوونی خۆیان گۆڕی و وازیان لە بۆچوونەکانی تا ئێستای خۆیان هێنا. بەشێکیان 180 دەرەجە گۆڕان بێ ئەوەی خۆیان دەرگیری ئاوردانەوە بەم شکستە بکەن. بە شێوێک بوون بە لیبرال و ئەگەر سەردەمێک ئاشقی شۆڕەوی بوون ئێستا ئاشقی غەربن و لە هەڵوێستی سیاسیاندا نێوان خراپ و خراپتر بازبازێن دەکەن. بەڵێ بەڵام بەشێکی تر لە شرایەتێکی سەخت دوای شکستی سۆسیالیزمی مۆجود هەندێک پرسیاری سەرەکی هێنا گۆڕێ و هۆڵیاندا وەڵامی بدەنەوە. ئەگەر چی لە کەمایەتیدا بوون بەڵام شکستیاندا نەپۆشی و هۆڵیاندا دەرسی لێوەرگن و بیکەن بە ئەزمون بۆ کاری داهاتوویان. خوێندنەوەیەکی تر لە سۆسیالیزم بە پێچەوانەی ئەوەی وا باوکرا بوو بنە ئارەوە. داڕشتنی سیاست و استراتیژیان بۆ بۆژانەوەی چەپ کە بتوانن لەگەڵ مەیلی چەپی کۆمەڵایەتی پەیوەندی بگرن داڕشت. هۆڵیاندا زمان و فەرهەنگی خۆیان وا بگۆڕن کە وەڵام دەرەوەی پێداویستەکانی سەردەم بن. خۆیان تەنیا بەوەی کە ئێمە بەرهەقین قەتیز نەکرد و هۆڵیاندا گۆڕانکاریەکان بخوێنەوە و ڕەواڵەتێکی نوێ لە چەپ دەرخەن. دیارە ئەم ڕەوتە لەلایەن ئرتجاعی حکوومەتی و هەروەها لەلایەن بەڕێڕاستەوە هێرشیان لەسەر بوو، بەڵام بە هەمووی ئەمانەوە توانیان خۆ لە باوەڕەکانی چاقبەست و لە نێو چەپ ڕزگار بکەن و ئەگەر بمان هەوێ نمونەیەک لەم بارەوە لە ئێران نیشان بدەین دەتوانین باسی کۆمەڵە بکەین. دیارە کۆمەڵە لەم ڕەوتەدا گەلێک کەندوکۆسپ هاتە سەرڕێ، بەڵام بە هەمووی ئەمانەوە توانی ڕەواڵەتێکی تر لە چەپ نیشاندات کە لەگەڵ مەیلی کۆمەڵایەتی چەپ گرێ بخوات. مێژووی بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان پێمان باس بێ یاننا لەگەڵ ناوی و سیاست و استراتیژی کۆمەڵە گرێ خواردووە. کەوابوو بۆ وەڵام بە پرسیارەکەی کاک قاسم دەبێ بێژین پێش هەموو شتێک چەپ پێویستە ئاوڕێک لا خۆی بداتەوە و ڕێگا بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ مەیلی بەرینی چەپی کۆمەڵایەتی پەیوەندی بگرێت. ئەو کات هاوکاری کە بە جێگای خۆی دانانی بەردی بناغی ئالتەرناتیڤێکی سۆسیالیستی ممکنترە. ئەمیر بچی ناوڕێک ببینین جا دوای دینەوە. کۆڵانێ هاوپژێر داکەم یاردێ و دەڕوا تۆز نایگێرێ یاردێ و دەڕوا تۆز نایگێرێ هەروا دەڕوا لەنجا دەکا هەروا دەڕوا لەنجا دەکا هێمنیم شپر زادەکایە هێمنیم شپر زادەکا ساماواری داگیر سێنم ساماواری داگیر سێنم ئیسیکار و قەندی بێنم ئیسیکار و قەندی بێنم یارم دەڕوا دادامێنم یارم دەڕوا بەجێمێنم چەند شیرینە یاری جوانەیەم چەند نازدارە یاری ژیانم کۆڵانێ ئەو پژێر دەکەم کۆڵانێ ئەو پژێر دەکەم یاردێ و دەڕوا تۆز نایگێرێ یاردێ و دەڕوا تۆز نایگێرێ کۆڵانێ ئەو لەم بەشەدا بە نامەیەکی تر بقینەوە کە هاوڕێم مکریان بۆی نردوین نووسراوێکی بۆ نردوین و داوای لێکردوین کە نامەکەی بڵاو بکەینەوە. لە داواکەیدا باسیەوەی کردووە کە لەم نووسراوەیە بەنیازە وەڵامی ئەم پرسیارە بداتەوە کە چارەنووسی کۆماری ئیسلامی چی لێ دێت. هەروەک پێشتریش باسمان کرد بوو چاوان لە بەرنامەکانی پێشتر باسمان کردوم بەرنمەیە بەرنامەی بینرانە کە ڕاو بۆ چوونی خۆیان باس بکەن و
سەکۆی بکە بینەران مەتوانن کەڵکی لێوەرگرن هەر بم بۆنەوە بە لە بەرچاوگرتنی کاتی بەرنمەکە کورتکراوەی نامەی هاوڕێ مکریان ئەوەندەی کە پامەکەی دەگات دەخوێنینەوە. هاوڕێ مکریان ئاوا دەست پێ دەکات و دەڵێت دەکرێت بڵین چ لە شۆڕشی مەشروتە و چ لە شۆڕشی 1350دا هەرچەندە لە ئاستی نوخبەدا نیشانەی ئاشکرای بیری سیاسی نوێ تێیدا بوو، بەڵام لەسەر ئاستی جەماوەر و جەستەی کۆمەلگا شۆڕشێکی فکری ڕووی نەدا. بە وتەیەکی تر گوتاری ئازادی و بەرابەری و عەداڵەتی کۆمەڵایەتی جەماوەری نەبوو. ئەمەش هۆکاری زۆرن، بەڵام یەکێکیان بەهۆی ئەوە بوو کە ئستبدادی سیاسی کە ڕیشەی بەهێزی بوو لەگەڵ بیری نوێ و بیری گۆڕان لە کێشەکەدا بوو. بۆ کەسکردنی جگە لە سەرکوت دەرفەتی بۆ ڕۆحانیەتی شیعە فراهم کرد کە کاریگەر لەسەر گەشەسەندنی بیری کۆن خورافە و پێشکەوتوویدانا بۆ کاریگەرانی دانا. حکوومەتی شاکە بەناو حکوومەتێکی ئەلمانی بوو لە ماوەی دەسەڵاتیدا هەر بم بۆنەوە زۆر ئیمتیازی بۆ ڕەوتی ئاینی فراهم کرد و تەنانەت دەستێوەردانی کتێبی خوێندنی سەرەتایی بە ڕەوتی ئاینی شیعە سپارد. ئێمە دەزانی سەرکەوتنی مێژووی هەر شۆڕشێکی کۆمەڵایەتی بەمانە فەلسەفیەکەی تەنانەت ئەگەر بە شۆڕشیش ناوی نەهێنین زیاتر لە هەموو شتێک پێویستی بە شۆڕشی بیرکردنەوە لە نێو جەماوەردایە. ئەم ئیتفاقە لە هەردوو شۆڕشی مەشروتە و شۆڕشی ساڵی 1350 ڕوویان نەدا. بەڵێ لە بەشێکی تری ئەم نووسراوەدا هاتووە لە هەردوو شۆڕشدا بەتایبەت لە شۆڕشی 1350دا پاش ئەوەی کە ئالتەرناتیڤی ئاینی بەهێزکرا بیری دژەمرەوەی و کۆنەپەرستانە لە زۆر بەرچاو لە گەشەسەندن بوو. بۆیە دەکرێت شۆڕشی ساڵی 1350 وەک ڕووداوێک لە قەڵەم بدەین کە تیادا ئەگەر بەشێکی بەرچاوی کۆمەلگا سەیری ئازادی و مرۆڤایەتی و دادپەروەری کۆمەڵایەتی کردبێت و بەشێکی تری لەژێر تاسیری ئاین بیری لە حکوومەتی ئیسلامی دەکردەوە کە هەر لە سەرەتادا لە ئیسفادە لە ئاین لەگەڵ بنەماکانی مرۆڤایەتی کەوتە بربەرەکانێکردن. ناتوانرێت بشاردرێتەوە کە ڕەوتی ئاینی لە دەرفەتێک کە بۆی خولقا بە استراتیژی و حسابکرا و تەنانەت فری و جەرانەی توانیان کۆتایی بە شۆڕش بۆ ئازادی و بەرابەری بێن و 45 ساڵە ڕەشترین حکوومەتی سەردەم بنیاد بنێن. ڕەوتی پێشکەوتن خواز و عەداڵەت مەحوەر نەیتوانی هێژمونی خۆی بەسەر شۆڕشدا زەڵ بکات. جا ئێستا بەپێ ئەوەی وتمان زەمانەوەی بزانین چارەنووسی کۆماری ئیسلامی چی لێ دێت. مەبەست ئەوە نییە کە لێرە حکمێک بدرێت. مەبەست ئەوەیە ڕۆتی ڕووداوەکان باس بکەین بۆیە دانی حکمێکی قەتعی لەم بارەدا ئاسانیە. کاک مکریان شۆڕشە جەماوەریەکان لە ئێران هەڵدەسەنگێنێت تا دەگات بە شۆڕشی ژینا و دەڵێت ئەم بزوتنەوەی شۆڕشگێڕانە لە مێژووی ئێراندا جێگایەکی تایبەتی هەیە. لەم چوارچەوەیدا دەتوانین بەبێ هیچ دوودڵیەک بڵین کە لە مێشکی زۆرینەی دانیشتوانی گەنج و تەمەن مامناوەندی ئێستا ئێراندا شۆڕشێک ڕوویداوەکە گەڕانەوەی نییە. شۆڕشێکە بەمانە فراوانەکەی هەموو فاکتەرە سیاسی کۆمەڵایەتی و کولتوری لە خۆ بگرێت و تا ڕادێکی بەرچاو جەماوەری بۆتەوە، بەڵام جەماوەریەک کە هێشتا بەدەست نەقسێک دەناڵێنێ، ئەویش پرژ و بڵاویە. کاک مکریان لە ئیدامەدا بۆ سەلماندنی ئەم بۆچوونەی باسلەوە دەکات کە بە بەراورد لەگەڵ هەلومەرجی دوو شۆڕشی پێشوو ئێستا نزیکەی لە سەدا 80 دانیشتوانی ئێران بوونەتە شارنشین، زیاتر لە سەدا 90 دانیشتوانەکەی خوێندەوارن. بە ئیسفادە لەگەڵ ئینقلابی زانیاری و زانست لە ڕێگای ئینتەرنێتەوە لەگەڵ دنیای دەرەوە پەیوەندیان هەیە. دەتوانین بڵین لە لای زۆربەی ئەم بەشە چەندین بنەمای ئایدیۆلۆژی ئاینی کە دەسەڵاتی پێوە ڕاگیراوە هەڵوەشاوەتەوە. حیجاب یەکێکە لەوانە. بەڕادێکی بەرچاو باوەری خورافات فڕێدراون. ئەم بەشە لە ڕۆڵی ئاین لە دەسەڵاتی سیاسی تێپەڕیون. بە دروشمی ژن ژیان ئازادی حکوومەتی کۆماری ئاینی ئیسلامیان لە لێواری داڕمان و وەرگەڕاندن گەیاندووە. ئەمانە تەنیا لێکدانەوە نییە، بەڵکو و فاکتن کە لە بەرچاون تەنانەت ئێستای تر باسی ناو کۆڕ و کۆمەڵی حکوومەتیشە. ئەوەی ئەمڕۆ دەتوانرێت بوترێت ئەوەیە کە ئێستا کۆماری ئیسلامی بەهۆی سیاسەتەکانی نێوخۆیی و جیهانیەوە هیچ ڕێگەیەکی دەرباسبوونی نییە. ئەم سیستمە مەحکومە بە داڕمان و ئۆپۆزیسیۆنەکەی واتە خەڵکی کرێکار و زەحمەتکێش مەحکومە بە یەکگرتن و ئاڵایەکی یەکگرتوانە هەڵبکەن. ئەگەر ئەمە وانە بێ هیچ گەڕنتیەک نییە کە کۆماری ئیسلامی ڕنگ نەگۆڕێ و دروشمی ژن ژیان ئازادی نەچێتە لاپەڕەکانی مێژوو. بەڵام هەروەک باسم کرد ئەوەی کە ئێستا
هەوڵدان بۆ بەهێزکردنی بەرەی شۆڕشی ژینە لە خەیاڵ و ئارەزوو دەگوازێتەوە بۆ کردارێکی جدی هەمان ئاڵوگۆڕی فکری لە ئاستی جەماوەریدایە. ئێستا ئیتر ئەوە تەنیا نخبە نییە کە باس لە گۆڕان دەکات. بەڕادێکی بەرچاو ئەم گوتارە جەماوەری بۆتەوە کەوا بوو ئیمکانی واقعی هەیە بۆ ئەوەی کە ڕێگای سلمانی داخوازیە سەرەکیەکان لە بەرزکردنی ئاڵای یەکگرتن بتوانێت هەنگاوێکی گەورە بنێت. بەڵێ کاک مۆکریان هەلا ئێجامەدا دەڵێ ئێستا ئەم سیستمە حکومیە بە جۆرێکان کە لە جەستەی سیاسی و ئابووری و کولتوریدا جێگەیەکی تەندروستی نییە، بەسە ئاوڕێک لە ڕووداوەکانی ڕۆژ لە دەوروبەرمان بدەینەوە. لە کاتێکدا کە گەندەڵی ئەخلاقی و ئابووری بربڵاو هەموو کەلێن و قوشبنی ئەم دەسەڵاتەی تەنیوە، شەڕ لەگەڵ ژنان و گەنجان ڕۆژ بە ڕۆژ گەرمتر دەبێت. ئابووری وڵات لە مردندایە و هەڵاوسان لە هەڵکشاندایە. ئاعتراز و ناڕزایەتیەکان هەردەم فراوانتر دەبێت. نەک هەر هەڵسوڕاوە سیاسی و چالاکوانانی مەدەنی، بەڵکو و نووسەر و شاعر لە خەمی دەستگیرکردندان. دەرهێنەر و هۆنەرمەند و مرۆڤدۆستی ناسراوی وەک محەممەد ڕەسوڵۆڤ هێندە سنووردار دەکەن کە ناچار هەڵبێت. ئەگەر کۆماری ئیسلامی تا 10 ساڵ لەمە بەرتوانی خۆی لە کێشەکان ڕزگار بکات، هێشتا خەڵک نەیان گوت بوو ئیسلاح تەڵەب ئوسولگەرە ئیتر تەواو مەجرە. ئێستا بازنەی دەسەڵات ئەوەندە بەرتەس کراوەتەوە کە کایەکردن بە ئیسلاح خوازان باوی نەماوە. کۆماری ئیسلامی محکومە بە درێژەی سیاسەتەکانی تا ئێستای، هەمان سیاست کە بە ئێرەی گەیاندووە. دەزانی هەر پاشەکشەیەک بە قیمەتی لە ناوچوونی تەواو دەبێت. بە هەمووی ئەمانەوە من پێم وایە کۆماری ئیسلامی لەمە بەدوێژ هەر لەسەر ئەو ڕێچکەیە دەبێت کە تا ئێستا بووە، کەوا بوو دەبێ بێژین شۆڕشی ژینایش ڕێگای تری نییە جگە لە بەهێزکردنی خۆی. ئەوە ئەخینە ئەوە زوو دێتە تۆ. باش بێسە بێسە باش بشین. چاوان بینەرێکمان بە ناوی نەریمان نامی بۆ نردوین کە لە کرماشانەوە نردوێتی داوای لێکردوین باسی مربوط بە کارکردی مەسەب لە کۆمەلگا و هەروەها چۆنیەتی هەڵسو کەوتکردن لەگەڵ مەسەب جارێکی تر بڵاوکەینەوە. باشە بەسەر شاو بڵاویەکەینەوە باسیەکەین لەم بارەوە هەر لە بەرنامەکاندا زۆر قسەمان کردووە. دەتوانین بێژین مەسهاب لە کۆمەلگای چینایەتی ئەمڕۆدا لە هەمان حاڵدا کە بیر و باوەڕی جەماوەرێکی بەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش پێکدێنێت، ئامرازێکیشە لەدەست سەرمایەداران و دەوڵەتەکاندا تا لە ڕێگەی ئەوەوە خەڵک لە خەبات بۆ گۆڕینی بارودۆخی ژیانیان هەر لەم دنیاەدا سرد بکەنەوە. مەسەب نەتەنیا لە دەورەی نظامی سەرمایەداریدا بەڵکو بە درێژایی مێژوو دەنگدانەوە و ڕنگدانەوەی بێهیوایی و بێتوانایی جەماوەری خەڵک بووە بۆ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ کۆسبەکانی سەرڕێژیانیان. ئەو ئینسانانەی گیرۆزەی مناسباتی زاڵمانەی نظامی سەرمایەدارین و بە تەنیایی تواناییان نییە تا بارودۆخی ژیانی خۆیان بگۆڕن و لە بەرامبەر ڕەنج و ئازارێکدا کە خۆیان و بنەماڵەکانیان گیرۆزەی بوون کارێکیان لەدەست نایێت کاتێک کە خۆیان بە داما و لاواز دەبینن بە ناچاری ڕوودەکەنە ئاسمان بۆ هیوایی کە هێزێکی بەتواناتر دەرکەوێت و ڕزگاریان کات. کاتێک کە لە دنیای ڕاستەقینەدا هیچ هیوایەک بۆ گەیشتن بە ئاوەتەکانیان نامێنێتەوە، هیوە دەخوازێ تا بۆ دەسڕاگەیشت بە ئاوەتەکانی دوای مردنی سەر لە نوێ زیندەوە بێتەوە. بەم جۆرە بە ئاواتی گەیشتن بە ڕەفاه و بەختەوەری لە دنیای خەیاڵی دوای مردن ڕەنج و ئازارەکانی دنیای ڕاستەقینە تحمڵ دەکات. بەڵێ دەوڵەتانی نەیاری سەرمایەداری لە گۆشە و کەناری دنیا بە پێی پێگەیەکی کە هەیەە بە پێی ئاستی خەباتی چینی کرێکار و بەرەو پێش چوونە کۆمەڵایەتیەکان لە سێ ڕێگاوە حاکمیەتی خۆیان سەقامگیر دەکەن و درێژەی پێدەن. یەکەم لە ڕێگای سەرکوت وە پێشێلکردنی وەحشیانەی ئازادی و مافەکانی خەڵک کە لە وڵاتێکی وەک ئێراندا لەگەڵ ئاست و چۆنایەتیەکەی ئاشنای. دووهەم بە یاساییکردنی سەرکوت شاملی سەرجەم ئەو یاسایانەی کە لە پارلەمانە بورژواییەکانەوە بۆ دیفاع لە مالکیەتی تایبەتی سەرمایەداری و دژ بە مافەکانی کرێکاران پەسەند دەکرێن
و لە نظامێکی کۆمەڵایەتی دیاریکراودا هەمووان خۆیان بە ناچار دەبینن پەیڕەوی لێ بکەن و سێهەم بە یارمەتی دەرونی سەرکوت واتە ئینسانەکان دەخەنە پێگەیەکەوە کە هەژاری و بێمافی خۆیان بە ئەزمموی ئیلاهی بزانن و بەو هیوایی بگەن کە بەهشتی جاویدان بە بارودۆخی فەلاکەتباری ژیانیان ڕازی دەبن. مەسەب سەرکوتێکی معنەویە کە بە سەرشانی جەماوەری خەڵکەوە قورسایی دەکات. مەسەب بەوانایەکی کە سەرتاسەری تەمەنیان زەحمەت دەکێشن و بە هەژاری دەژین دەڵێت کە تا کاتێک لەسەر زەوین تەسلیم بن و لێبردووانە بە هیوای پاداشەکانی بەهشت ئارام بگرن. مەسەب جۆرێک مخەتری معنەویە کە تێیدا کۆیلەکانی سرمایه‌داری هەوڵەکانیان بۆ ژیانێک کە شایستەی ئینسان بێت دێن ناولەوە. بەڵێ ڕزگاربوونی ئینسانێکی کرێکار و زەحمەتکێش لە چەنگ ئەم وەهم و گومان و خوڕافەیە ئەگەر بە ڕۆشنگری و لێکدانەوەی زانستی بابەتی جیهانی لە چوارچێوەیەکی دیاری کراودا ئیمکان پەزیر بێت، بەڵام ئەم ڕزگاربوونە لە ئاستی کۆمەڵایەتیدا تەنیا کاتێک ئیمکانی هەیەکە بارودۆخی ژیانی ئینسانەکان بگۆڕدرێت و ئەو هێزە سروشتی و کۆمەڵایەتیانەی کە ئینسان لە ترسیان پەنا دەباتە بەر گومان و خۆرافە و مەسەب ها دەبێتە ژێر کۆنتترۆڵی هێزی پێشڕە و ڕزگاری بەخشی کۆمەڵ. کۆمۆنیستەکان و چینی کرێکار ئاگاه و چاوکراوە بە شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار کە بێگومان شۆڕشێکی ئاگاهانەیە ڕێگای ڕزگاری لە زیندانی کە توانایی ئاڵۆگۆڕ بەخشینی ئینسانەکان تێدا دیل کراوە خۆش دەبێت. بەڵام سێ کۆڵەکەی ئەساسی هەن کە لە خزمەت بە درێژەی سۆڵتەی نفوزی مەسهەب بەسەر ئەفکار و ئارای هەژاران و بێبەشانی کۆمەڵدایە. یەکەم بەهرەمەندبوونیەتی لە ئیمکاناتی دارایی و تەبلیغاتی کە دەوڵەتەکان دێنێتە اختیار مۆبەلغین و بۆنگا مەسهەبیەکانەوە. دووهەم دەخەڵەتدانی یاسا شەرعیەکان و بیر و باوەڕە مەسهەبیەکان لە بەڕێوەبردنی کاروباری دەوڵەت و سێهەم ئامۆزشی مەسهەبی لە قوتابخانەکاندا. بڵێ جیایی دین لە دەوڵەت ینی هەڵوەشاندنەوەی هەموو جۆرە ئیمتیازێک و هەڵاواردنێک لە کارە دەوڵەتیەکان و مافی کەسەکاندا لەسەر بنەمای مەسەب و مەقامی مەسەبی ئەوان ویان باوەڕ پێبوون ویان پێنەبوونیان بە مەسەب واتە هەڵوەشاندنەوەی دانی یارمەتی دارایی و هیتری دەوڵەتی بە قوتابخانە و ناوەند و دامەزراوە ئاموزشیە دەوڵەتیەکان ینی هیچ شتێک لە مەسەبەکان وەک مەسەبی ڕسمی بە ڕسمیەت ناناسرێت. مەسەب وەک ئەمری تایبەتی کەسەکان چاو لێ دەکرێت و سەرجەم کەسەکان لە اختیارکردن و هەڵبژاردننی هەر مەسەبێک ویان بێ باوەڕی مەسەبی مانەوەدا ئازاد دەکەن. داخوازی جیای مەسەب لە دەوڵەت دروشمێکە کە وێ ڕای نیشاندانی دژایەتی ئێمە لەگەڵ مەسهەب وەک ئەمرێکی دەوڵەتی پابەندی ئێمەش بە ئەسلی ئازادی بێ شەرت و مەرجی عەقیدە و بیر و باوەڕ نیشانەدات واتە لەسەر ئەو ئەسڵا جەخت دەکاتەوە کە دەسەڵاتی سیاسی و حکوومەتی سوسیالیستی سبەی ڕۆژ بە توندی لەگەڵ زۆر و گوشار و پشکنینی بیر و باوەڕ و دروستکردنی هەڵاواردن و مەحدودیەتی یاسایی دژ بە کەسانی مەسەبی دژایەتی دەکات و بۆ ڕەخنە و وەلانانی بیر و باوەڕە مەسەبیەکان لە کۆمەڵدا هیچ شێوازێک بێژگەل لە خەباتی نەزەری ڕەوشەنگەری ئاموزشی و قەناعەت پێهێنان بەڕەوان ئاسانێت. بەڵێ ئێمە مەسهەب جیا لەوەی کە سربەخۆ لە دەوڵەت بێنیان نەبێت بە ئەفیونی جەماوەر و ئامرازێکی سڕکردنی ئەوان دەزانین و ئەگەر خوازیاری جیایی دین لە دەوڵەت بین ڕاست بەم هۆکارەیە کە دەمانەوەی سەرجەم شێواز و ڕێگا ڕسمیە یاساییە باوە دەوڵەتیەکانی ئەم ئەفیونە لە کۆمەڵدا بە تەواوەتی هەڵوەشێتەوە. ئێمە لە خەبات دژی مەسهەبدا قەت بە بیر و باوەڕی خەڵک سوکایەتی ناکەین. کارمان ڕۆشنگری و ڕوونکردنەوەی بە ئارامی و لە سەرخۆی ڕاستیەکانە و ڕوونکردنەوەی بەڵگەمەندی دنیابینی کۆمۆنیستی لە بەرامبەر دیاردەی مەسهەبدا. خەبات و تێکۆشانی ئێمە دژ بە مەسهەب نەتەنیا نابێ ڕێزی یەکگرتووی خەباتکاری چینی کرێکار دژ بە سەرمایەداران لاواز بکات بەڵکو دەبێ ئەم ڕێزە بتەوتریش بکات.
سوزن آون سرکاون شنی بای شمال هاجی وفراون پیدلی من یام درون ملالان سایه بستوان خمی گورالان سایه بستوان خمی گورالان ساخین بادن نسیمن بادن بلبل جدوری گلان آزادن بلبل جدوری گلان آزادن سوزن سوسن نوروز گلانن سوزن سوسن نوروز گلانن کمرن هر دن میلن کلانن آخ جشنی وش روح حفظی کاوان آخ جهاری تاف صافی سراوان آخ جهاری تاف صافی سراوان وهارن سيرن صوزي دياران نمكود نديدش شون شو بداران نرقص ومسمس ميوكي نوكس گوشي چاكي دل ورندو جده گوشي چاكي دل ورندو جده چون دیوانه شد عزیز نسردا شتا و سرهار گرد و دشت و دردا شتا و سرهار گرد و دشت و دردا سوزن سوسن نوروز گلانن سوزن سوسن نوروز گلانن کمرن هر دن میلن کلانن آخ جشنی وش روح حفظی کاوان آخ جهاری تاف صافی سراوان آخ جهاری تاف صافی سراوان بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هەروەک هەمیشە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمەن پەیوەندیمان پێوەگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە.